بەناوی بەرزەناوی بێهاوتا هاوڵاتیان و هاو زمانان و بڕوادارانی خۆشەویست لە هەر جێگایەکی ئەم دنیایەدان بە تایبەتە و ئازیزانەی کە دانیشتووی هەندەرانن دەستگای خێرخوازی بەخشین لە باشووری کوردستان بەنیازە ئەم ساڵ وەکو ساڵانی تر بەڵام بربەڵاوتر بەهۆی قەیرانی ئابووریەوە لە ڕۆژهەڵات قوربانیەکان بگوێزێتەوە بۆ شارەکانی سنە و مەریوان و لە ڕێگەی ئێوەی خێرخواز و دڵاواوە قوربانیەکان بگەیەنێتە دەستی هەژاران. بەم بۆنەوە ئەندامانی دەستگای بەخشین بکەین بە وەکیلی خۆمان و یارمەتیەکان ئاراستەی ئەوان بکەین تا ئەوان لە وەکیلی ئێمەوە قوربانیەکان بگەیەنە دەستی ماڵە هەژارەکان لە سنە و مەریوانی ڕۆژهەڵات. سپاس و پێزانین لە خزمەتی ئێوەی ئازیزان و خێرخوازدا کە لە هەموو کارەساتێکا و لە هەر شوێنێکدا بە نیسبەتی لێ قەوماوانەوە هەژارانەوە هاتوونەتە پێشەوە و ئێستەیش سپاسی هەموو لایەکتانەکەین کە لەم کارە خێرە گەورەدا کە قوربانیە و لە نێوان هەژارانی سنە و مەریوانی ڕۆژهەڵاتا بڵاوی ئەەکەینەوە سپاستانەکەین و هیوادارین خوای پەروەردگار بە گەورەی خۆی باشترین جەزا و پاداشتان بداتەوە. خێرخوازان وەک ئێوە زانن کوردستانی ڕۆژهەڵات ساڵانێکە لەژێر ئابلوقەی ئابووریدایە کەس بە زەحمەت پێداویستی ڕۆژانیان بۆ جێبەجێ دەکرێت. وەرن بابەیەکەوە سفرەکانیان ئاودان کەینەوە بە قوربانیەکانمان. خێرخوازان کوردستانی ڕۆژهەڵات دوێنێ لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە کەمپینێکیان ڕاگەیان کەمپین بۆ هاوکاری کارە ساتەکەی چەمچەماڵ و دەوروبەری. ئێستا کاتی ئەوەیە ئێمەش هاوکاریان بین بە قوربانیەکانمان ئەو ماڵانە ئاوەدانکەینەوە ئەو سفرانە ئاوەدانکەینەوە کە ساڵانێکە حەسرەتی دڵی ئەو دایک و باوکانەیە کە ناتوانن سفرەیەکی ڕێک و پێک و چاک بۆ مناڵەکانیان ئامادەکەن. با ئێمە بتوانین لەم جەژنی قوربانە بە قوربانیەکانمان سفرەکانیان ئاوەدان بکەینەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. قال رسول الله صلى الله عليه وسلم فيما رواه مسلم: مثل المؤمنين في توادهم وتعاطفهم وتراحمهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. إيمان داركان قشتمان زانين مسلمان كان لأوقات مختلفة أشياء هوشيان بيك وبوي لدم يك وبون يارمتي يكتربن. كردستان إيران روجهلات إيران متأسفانا بخاطر أوزاع جنگ أم مسائل اقتصادية مردم هانا سختي وأزمة وكيشة ونارحتي مادية. هر مسلمان يقوى لتواو نقاط الدنيا تواني بويت أشياء لأوقات مختلفة كومك سائر مسلمان كان بكات. الحمد لله والمنة كردستان إيران توفيقي بياكر لجنگ غزة لتك إسرائيل خبيثة كومكو يارمتي خويان بو أهل غزة بنيرن بو برالمان لكردستان عراق بو شمال كومك جمع بوو يسيش انتظار هس إن شاء الله ساير عزيزة كان مخصوصا هاوزوانا كان من كرديال عزيز وباغيرته باشرف لنقاط مختلف الدنيا أو توانوا هسيان بكاري بوان كومك من كان إن شاء الله مردم كهانة سختية مخصوصا لبعد قربانية وكايكي كلا مناسكي فر عزيم إسلاما للاي الله تعالى وفر جايجاي عزيمي كي هس أول قطر خويني كوادا أكفي لقردن أو حيوانا الله تعالى گناه أو إنسان أو قرباني أنجاما أي بخشي وأبي تبعي سود المسلمان كان خوش حال بويت إن شاء الله يارمتي بان كومك مؤسسي بخشين كان كجرك أنا أم ترح إجراكا قرباني سورة بقري إن شاء الله مردم ك لكردستان إيران واقعا هان السختية ومخصوصا احتياجي فرم مبرم هسب تأمين جوشت ومسائلك وبسر سفركيان لازمة حتما إن شاء الله أو تشتوى حالة وانتانا بشتاري كان الله تعالى لتاني قبول كات. جزاكم الله خيرا بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.
دەستگای خێرخوازی بەخشین قوربانیەکانی ئێوە لە ڕۆژهەڵاتی کوردستان جێبەجێ دەکا. خێرخوازانی بەڕێز، کوردانی تاراوگا، داواتان لێەکەین قوربانیەکانتان بە دەستگای خێرخوازی بەخشین بسپێرن بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لە شاری سنە و مەریوان قوربانیەکانتان بۆ جێبەجێ بکەین. ئەم شارەی کە ئەم ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژگارێک بوو دەرگایان بۆ ئێمە واڵا کرد و ئێمەش ئەمڕۆ کاتی ئەوەیە بەڕاستی بەهانایەنەوە بین بە قوربانیەکانمان هاوکاریان بین ماڵە هەژارەکان ئاوەدان کەینەوە. خێرخوازانی بەڕێز بە تایبەت کوردانی تاراوگا، جارێکی تر داواتان لێەکەین وەکو مامۆستایانی بەڕێز فەرمیان کە قوربانیەکانتان بە دەستگای خێرخوازی بەخشین بسپێرن بۆ ئەوی بتوانین لە ڕۆژهەڵات لە کوردستانی ڕۆژهەڵات قوربانیەکانتان بۆ ئەنجام بدەین. خێرخوازان وە خۆتانەزانن ساڵانێکە ڕۆژهەڵاتی کوردستان لە ژێر گەمارۆدان با جەژنەکەمان لەگەڵ هەژارانی ڕۆژهەڵاتی کوردستان بەش بکەین با قوربانیەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان جێبەجێ بکەین. بسم الله الرحمن الرحیم. ئیماندارانی ئازیز و خۆشەویست، مسلمانانی بەڕێز، ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین بە ستافێک هاتوۆتە وڵاتی ئەفریقیا و هاوکار لەگەڵ برایانی تر لە ستافی بەخشین لە ئەفریقیا هەڵەسێ بە ئەنجامدانی ئەو پرۆژە و ئەو کارە خێرخوازانی کە ئێوەی بەڕێز و خۆشەویست بە ئێمەتان سپاردبوو. منیش وەکو مامۆستایەکی ئاینی بۆ دڵنیابوونەوەی زیاتر لە کار و پرۆژەکانی ئەم برا بەڕێزانەمان لەگەڵیانە هاتوین بۆ بەسەرکردنەوەی ئەم ئیش و کار و ئەم پرۆژانەی کە ئەنجامی ئەدەن. سوپاس بۆ خوای پەروەردگار هەموو ئەو خێر و سەدەقات و هاوکاریانەی ئێوەی بەڕێز و خۆشەویست بە باشترین شێوە جێبەجێ ئەکرێ و هەمووی ئەگاتە دەستی خەڵکانی مستحەقی خۆی. ئێستا ئێمە هاتوین تا پرۆژەکان بەسەر بکەینەوە و پرۆژەی زیاتر ئەنجام بدەین و بە تایبەت پرۆژەی قوربانی ئێمە لێرەین بۆ ئەوەی کە قوربانیەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست بە چاکترین شێوە و بە باشترین شێوە ئەنجام بدەین. ئێستا هاتوینەتە مەیدانی ئاژەڵان لەگەڵ هاوکاران و برایانم ئینشاءڵڵا هەڵەسین بە ئەنجامدانی پرۆژەی قوربانی و قوربانیەکان ئامادە ئەکەین تا لە ڕۆژی جەژنە ئینشاءڵڵا هەمویان بە شێوازی کە ڕێک و پێک و چاک جێبەجێ بکەین. خوای گەورە لە هەموو لایەکمانی قبوڵ کا و ئەجر و پاداشی ئێوەی بەڕێز و خۆشەویستش باتەوە. هەر کەسێک شێوەیە لە خلالی ئەم چەند ڕۆژەیە قوربانیەکانی بنێرێ با پەیوەندی بە بەرنامەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بکە، ئەوانیش پارەکانمان بۆ حەواڵاکەن، ئێمە لێرە ئینشاءڵڵا کارەکانتان بۆ جێبەجێکەین و قوربانیەکانتان بۆ ئەنجامەدەین. خوای گەورە لە هەموو لایەکمانی قبوڵ بکات. خێرخوازانی خۆشەویستەوەی ئەمە مەیدانی ڕۆینە ناو ئاژەڵەکان بۆەوەی دڵنیابینەوە لە جۆر و چۆنێتی ئاژەڵەکان، چونکە ئەنواعیتیای بینن گەورە بچووک لە ڕاستی ئەمەکو دەستگای خێرخوازی بەخشین حیوانی ورد بەڵێ ناوی حیوانی وردە بەس زۆر بچووک ناکەین ئێمە حیوانێکی باش بێ بۆ ئەوەی باشتر و زیاتر کە پرسیارمان کردووە لەم وڵاتە گرانترین شت گۆشتە، بۆیە زۆر پێویستیانە ئێمە حەوڵ دەین باشترین جۆری حیوانەکان و دڵنیابوونەوە لە تەمەنیان و شەر نەبوونیان و کوێر نەبوونیان ئینشاءڵڵا. ئەمەش جۆری ئاژەڵەکانە، بەڕاستی ئەمە مجموعە ئاژەڵی زۆر جوانە، ئەوە دڵنیابن لە جۆری ئاژەڵەکان ماشەڵڵا هەمووی گۆشتەوە. یەکێکی تر لەو دیاردانەی کە بینیمان بەڕاستی ئەوەی ئەم ئاژەڵانە دووگی نییە، لای خۆمانیەوەی بێ بە دووگ، ئەمە هەمووی گۆشتەوە ماشەڵڵا ئەڵێ بەسکە گوێرەکەیە
خی گەورە خێرتان بنووسێ و دڵخۆش بن بە قوربانیەکانتان. بەڕێزان هاوڕێ لەگەڵ برایانم لە ستافی بەخشین بەردەوامی لە دابینکردن و گەڕان بە دوای حیوانی گونجاو بۆ ئەو خوشک و برا بەڕێزانەی کە ئێمەیان کردو بۆ وەکیل بۆ ئەنجامدانی قوربانی یا حوتمی منداڵ ئینشاءڵڵا لە هەوڵین بۆی کە حیوانی ڕێک و پێک و چاک بدۆزینەوە. ئێستا ئێمە لە ئەفریقیاین بۆ جێبەجێکردنی ئیشوکارەکانی ئەو خوشک و برا بەڕێزانەی کە ئێمەیان کردو بە وەکیل ئێستاش بە دیاریکراوی لە مەیدانی حیوانین بۆی کە ئاژەڵی گونجاو بکرین بۆ قوربانیەکان و حوتمەکانی ئەو بەڕێزانی کە ئێمەیان ڕاستپاردبوو. ئەی هاوار بە ماڵم، ئەی هاوار بە ماڵم، ئەمە قورئانەکانەکە لەسەری خوێنن. ئەی هاوار بە ماڵم، هیچ ئاوی تیانە تا یعنی نوێژ و عیبادەتی تیا بکەن. ئەی هاوار نازانم کوێی بگواسمەوە. ئەوە حاجی لوقمانی هاوڕێشمان لەو کاتەوە هاتوین بەردەوام مەگری. من تۆزێ دڵم ڕەخترە وێنەگرەکەمان هەمومان بەڕاستی بۆ حاڵی ئەم برایانەمانەگرین. بەڕێزان شوێنەکان ئەو نەبچوو کە تەماشا بکە ئەو هەموو پیاوە لە یەک شوێنەکە چۆن دانیشتون، یعنی هەر وەکو سەفتەکراو لە فەنایەکە سەفتەکراو نەبەر شوێنەکان ئەوەندە بچووکە یعنی لەوە زیاتر ژیان نابێتەوە. ئەمە مزگەوتەکەیانە، ئەمە مزگەوتەکەیان، ئەمە هیچ ئاوی تیانە تا یعنی نوێژ و عیبادەتی تیا بکەن. ئەی هاوار نازانم کوێی بگواسمەوە. باسکان معاناتی بکەم وەڵاهی بەڕێزان ئەم قسانەکەم بۆ ئێوە نازانم چۆن وەسفم. ئەمە پۆلێکە لە پۆلەکان ئەو هەدانشن لە زەویە هەرێکی خوێندنی قورئان و ئەمە فێری زمانی عەرەبیانەکەن باسی ئەنواعی ئیعرابیان بۆکەن الرفع والنصب والجر والجزم فێریانەکەن قورئانی پیرۆز چۆن بخوێنن. ئەی هاوار بە ماڵم، ئەی هاوار بە ماڵم، ئەمە قورئانەکانەکە لەسەری خوێنن. ئەی هاوار بە ماڵم، ئەی هاوار بە ماڵم کە من ئێستا دەغ مصحەف زیاتر لە ماڵەکەمە لەسەر ئام قورئانە ئەخوێن. ئەی هاوار بۆ حاڵی موسڵمانان و بۆ بێنازی موسڵمانان لەسەر ئەم قورئانە ئەخوێنن. ئەمە دانەیەکی ترە. ئەمە لا ئێمە وای لێ بێم قورئانان ئەڵێن گوناحە بڕۆن بیستوێنن با کەس هینی پێ نەکات لەسەر ئەم قورئانە ئەخوێنن. بەڕاستی دێت ئەم شوێنانە بەس هەپاڕێت وەڵی خوای پەروەردگار غەزەبمان لێ نەگرێ، خوا لێمان تووڕن. ئەوە حاجی لوقمانی هاوڕێشمان لەو کاتەوە هاتوین بەردەوام مەگری. من تۆزێ دڵم ڕەخترە وێنەگرەکەمان هەمومان بەڕاستی بۆ حاڵی ئەم برایانەمانەگرین. خوای پەروەردگار دەروی خێران لێ بکاتەوە. خوای گەورە لە ئێوەش ڕازی بێ کە ئێمە بەدەست پڕی ئەنێرن بۆی لێرە هاوکاری ئەم براو کەسە ئازیزانەمان بکەن. ئینەمە المؤمنون ئیخوە. بەڕێزان ئیماندار برای تۆیە، لەو پەڕی دنیا بێ یا لەو پەڕی دنیا بێ برای تۆیە، ڕەش پێز بێ یا سپی پێز بێ هەرچی بێ برای تۆیە. حەقمان بەسەر یەکتریەوە هەیە. خەریکە خنکێن لێرە یعنی بەڕاستی ئەمێ بۆ براوێنەگەرە بڵێم تەواو تەسویرەکە وازی بێت بابچینە دەرەوە خەریکە خنکەین. خوای گەورە دەروی خێران لێ بکاتەوە. ئێمە ببین بە سەبەبێک بۆی کە ئینشاءڵڵا دەرویەکی خێر لەم قوتابخانە بکرێتەوە و بۆ کاریان بۆ ئاسان بێت. بەڕاستی کەیتە ئەم شوێنانە ئەو کاتە زانی خۆت لە چ نیعمەتێکە. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین هاتوونەتە وڵات کیشۆری ئەفریقا وڵاتی نایجیریا، هاتوونەتە ئەم گوندە ناخۆش و دڵهەژێنانە کە یەکێک لەو نمونانە ئێستا هاتیینە ئەم گوندە ئەم مناڵە جوانەیە ئاوا ئاوی پێهەڵەکێشن بە شەرتی ئەم بیرەکە هەیەە بۆ خواردنەوە نییە. یعنی ئەوە تا ئەو مناڵە داماوە ئەم ئاوە هەڵە کێشتێ ڕۆژانە ئەینێرن مناڵێکی بچکۆلە
ئەم بیرە دەستیانە بۆ ئاوی خواردنیا بۆ جلو بەرگە بۆ خواردن ئەم مناڵە بچووکە ئەم کارە قورسەی پێەکەن کە ئاوەکەیشی تەنها بۆ چێشلێنانیش ناشێ ئاوێکی لێڵی نان نەوعەکە ئەمە ئیشەکانە بۆیە ئەمەین هەندێک خەڵک دەڵێ بۆ لای خۆمان ئەو کارانە ناکەن لەبەر ئەم هۆکارانەیە یعنی بەڕاستی زۆر ناڕەحەتن ئەمڕۆ چوینە یەکێک لە گوندەکان کە بیرێکمان افتاح کرد لەگەڵ بیرەکە وعدێوەمان پێداوتمان قوربانیتان بۆ دەنێرین بڕوا بکە گەورە و بچووکیان ژن و پیاویان هاواریانەکرد لە خۆشیە یعنی دڵت خەریکە ئەوەستێ بۆیە دڵخۆش بن بە هاوکاریەکانتان بۆ دەستگای خێرخوازی بەخشین ئەوە هاوکاریەکانی ئێوە ئێمە بەردەوامین تا ئێوە ببەخشن ئێمە بەردەوامین و دڵنیابن هاوکاریەکانتان بە سەدان قات خوای گەورە بۆتان قەربوو دەکاتەوە خوای گەورە پاداشی خێرتان داتەوە. ئەو قورآنە بێتە تکاکار بۆتان لە ڕۆژی قیامەتە ئەو قورآنە بێتە تکاکار بۆ لە ڕۆژی قیامەتە بەدیار قورآنەکەەوە خەوی لێکەوتووە کورە بەڕێزان ئەمایە خێر لێرەیە والله سەدەقە لێرەیە والله سەدەقە جارێ لێرەیە بەدیار قورآنەکەەوە ئەوەندە ماندوو بووە خەوی لێکەوتووە ئاگای لە خۆی نەماوە شوێنێکی تاریک نزم شوێنێکی زۆر ناخۆش شۆ بڵێن بەڕاستی کام سجن ناخۆشە لە وڵاتی ئێمە وەکو ئێرە نییە کۆمەڵی گەنجی شاک کۆبوونەتەوە لێرە خۆیان سەرقاڵ کردۆ بە فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆزەوە یعنی ئێستا هاتوونەتە ئەم شوێنە شوێنێکی تاریک بێکارەبا بێ خزمەتگوزاری زۆر تەنگ زۆر ناڕەحەت هنا يبيتون هنا لەناو ئەم ئەرزە ڕقوتەقەیە لەم شوێنە ئەزوو ڕقوتەقەیە خەون ئەمە شوێنی خەوتنیانە هیچ شتێکی تیان نیە نە وەکوەڵێ قەنەفەیەکی تایە نە مێزێکی تایە نە فەرشی تایە ڕاخەر هیچ شتێکی تیان نیە لەسەر ئەو زەوێ ئەخەون ئەمە ژوورێکی ترە ئەڵەی سژنا سەیکەوەیەکی خەوتۆ لێرەیە ئەو قورآنە بێتە تکاکار بۆتان لە ڕۆژی قیامەتە ئەو قورآنە بێتە تکاکار بۆ لە ڕۆژی قیامەتە بەدیار قورآنەکەەوە خەوی لێکەوتووە کورە بەڕێزان ئەمایە خێر لێرەیە والله سەدەقە لێرەیە والله سەدەقە جارێ لێرەیە بەدیار قورآنەکەەوە ئەوەندە ماندوو بووە خەوی لێکەوتووە ئاگای لە خۆی نەماوە ئەو دانەیەکی تر لەم سوچە خەڵک ڕەنگە لە شوێنان بیان بینێ بە شێتیان بزانێ ئەمانە هەمووی خەریکی قورئانی پیرۆزن و حفظی قورئانی پیرۆزن ئەمە شوێنی هەڵگرتنی قورئانیانە وەڵڵا ئەمە ترسم بکە بەسەر یەکێکیانەوە حەبی کوژێ لەم شوێنە کام سجن ناخۆشە لەم شوێنە خۆشترە یعنی بەڕاستی ئینسان دێتە ئەم شوێنە حەز بە شەرمەزاریەکە یا رب العالمین ئێمە چەندە شەرمەزارین بەرامبەر بە ئەو دینەت چەندێ نیعمەتت بەسەرمانەوە زۆرە یا رب العالمین دەستگای خێرخوازی بەخشین هاتۆتە ئەم شوێنە ئەوێ ئەم خەڵکە بەسەر بکاتەوە ئەم خەڵکەی کە ڕواڵەتیان ناشرینە جلوبەرگیان ناشرینە بەڵام ڕەنگە سەد قات من کە ئێستا قسە بۆ ئێوەکەم بەرزتر و بەڕێزتر و گەورە بن لە لای خوای پەروەردگار ئەهل القورئان أهل الله وخاصته أمانة إن شاء الله أهلي قرآن خليكي حفظ قرآن خليكي لبركدني قرآن خليكي خوينوي قرآن لم شوينيا أما بانكيك هالوا سراوا والله نكارباي هي نعيشة كان بخلقي هيش تيكديت معاناتك وصف ناكري دنيا ميسي ولا فيديو أي بينن رنجش تارا دي جوانتر دسكيو بلا جوانتر دركيو بلا هم لواقعة ويرانية كلمة ويرانة الناس
قوربانکەین کە ڕەحمت سۆتە دڵی ئەم خێرخوازانەوە چاویان لە مناڵە نازدارانەیە لەشی ئێوەژێک بە یەک ساغ بە سوپاسگوزاری هەمویانی دەست نەکەن بە کیسەی کەماخوا ڕزقیان با بەرەکەت بخاتە تەمەن و سەروەت و سامانیانەوانێ سپاس بۆ ئێوەش لەشی ئێوەش ساغ بێت سپاسیانەکەین بۆ ئەم سەبەتە خۆراکانە کە ئەیەن بە مناڵە بێ باوکانە زۆر کەلێن بۆ ئێمە ئەگرێتەوانێ دەستخۆشییان لێکرین کەشیان ساخێت دەستخۆشی لە خێرخوازانەکەم یارمەتیمانەدەن لە کاتی قوتابخانە و جەژنەکاندا جلوبەرگی جەژنمان بۆ دەکردن و لەگەڵ جلوبەرگی قوتابخانە. جار سپاس بۆخوا دووهەم سپاس بۆ خێرخوازی هون بەخشینە لەبەر هەردامن و بەردەوام خێرخوازێک کرد بوو ناخۆشی و هەژاران بۆ ناڵی هەتیوە منیش ئەمڕۆ علاجم هەیە طبعاً نەخۆشی خستەخانەی هیوا بوو خاوەن نسێکێکم هەیە هەر دووبارە ئەیکەم بۆ هەموو خێرخوازێک کرد بوو ناخۆشی و هەژاران سپاسەکە بۆ بەخشینە. الرحمن الرحیم سواز بۆ خوای گەورە پاشان سواز بۆ خێرخوازان کە توانیویانە هاوکارمان بن بۆی ئێمە بتوانین 12 مانگەی ساڵ لە کاتی خۆیان موچەی بێباوکان تەوزیع بکەین. سواز بۆ خوای توانیمان ئەم جەژنەش لە جەژنی قوربانە کە ئێشانە هاتووە موچەی مناڵانی بێباوک دابەش بکەین. ئەمڕۆژ ئەو مناڵانەی کە ژمارەیان 300 مناڵە بێ ناویاندای ئێمە نووسی و هیچ موچەیەکیان نیە چاوکاریان نییە چاڕوانی خێرخوازانە چاڕوانی کافیلەکان بێن بەدەمیانەوە هیچ شتێکیان تا ئێستا لای ئێمە نییە بەس هەروچمان بێبەش نەبن توانیمان ئەمڕۆ سەبەتەی خۆراک و گۆشتیان بەسەرا دابەش بکەین. هاوڵاتیان و هاو زمانان و بڕوادارانی خۆشەویست لە هەر جێگایەکی ئەم دنیایەدان بە تایبەتە و ئازیزانەی کە دانیشتووی هەندەرانن دەستگای خێرخوازی بەخشین لە باشووری کوردستان بە نیازە ئەم ساڵ وەکو ساڵانی تر بەڵام بەربەڵاوتر بەهۆی قەیرانی ئابووریەوە لە ڕۆژهەڵات قوربانیەکان بگوێزێتەوە بۆ شارەکانی سنە و مەریوان و لە ڕێگەی ئێوەی خێرخواز و دڵاواوە قوربانیەکان بگەیەنێتە دەستی هەژاران. لە بوعدێ قوربانیە و کە یەکێک لە مەناسکی فرە عەزیمی ئیسلامە لە لای ئەڵڵا تەعالا و فرە جایگای عەزیمێکی هەست ئەوەڵ قەترە خوێنێکە وادا ئەکەفێ لە گەردنە ئەو حەیوانە ئەڵڵا تەعالا گوناهێ ئەو ئینسانەوە ئەو قوربانی ئەنجامە ئەیبەخشێ و ئەوێتە باعیسەوە دڵ موسڵمانەکانیش خۆشحاڵ بووێت ئینشاءالله یارمەتی بن کۆمەک موەسسەی بەخشین کەن کە گەرەکیانە ئەم تەرحە ئیجراکەن. سپاس و پێزانین لە خزمەتی ئێوەی ئازیزان و خێرخوازدا کە لە هەموو کارەساتێکا و لە هەر شوێنێکدا بە نیسبەتی لێ قەوماوانەوە هەژارانەوە هاتوونەتە پێشەوە. لە کوردستانی ئێرانە واقعاً هانە سەختیە و مەخسوسەن احتیاجی فرە مبرەم هەست بە تەمینی گۆشت و مەسائلێک و بۆ سەر سفرەکەیان لازمە حتمما ئینشاءالله ئەو شتەوە هالەتەوانتانە بەشداریکەن ئەڵڵا تەعالا لێتانی قبول کات. بەم بۆنەوە ئەندامانی دەستگای بەخشین بکەین بە وەکیلی خۆمان و یارمەتیەکان ئاراستەی ئەوان بکەین تا ئەوان لە وەکیلی ئێمەوە قوربانیەکان بگەیەنە دەستی ماڵە هەژارەکان لە سنە و مەریوانی ڕۆژهەڵات. خێرخوازان وەک ئێوە زانن کوردستانی ڕۆژهەڵات ساڵانێکە لەژێر ئابلۆقەی ئابووریدایە کەس بە زەحمەت پێداویستی ڕۆژانیان بۆ جێبەجێ دەکرێت. وەرن بابەیەکەوە سفرەکانیان ئاودان کەینەوە بە قوربانیەکانمان. ئەمە دڵخۆشی ئەم خەڵکەیە کاتێکە خزمەتگوزاری بەخشی نەگاتە ئێرە بەم شێوازە پێشوازیان لێکردین وەڵا دڵ ئێمەشیان خۆش کرد. ئێمە لێرەین بۆ ئەوەی کە قوربانیەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست بە چاکترین شێوە بە باشترین شێوە ئەنجام بدەین. خێرخوازانی خۆشەویستەوە ئێمە مەیدانی ڕوونی ناو ئاژەڵەکان
بۆی دڵنیابینەوە لە جۆر و چۆنێتی ئاژەڵەکان چونکە ئەنواعیتیای بینن ئێمە حەوڵ دەین باشترین جۆری حیوانەکان و دڵنیابوونەوە لە تەمەنیان و شەر نەبوونیان و کوێر نەبوونیان ئینشاءڵڵا. ئێستاش بە دیاریکراوی لە مەیدانی حیوانین بۆی کە ئاژەڵی گونجاو بکڕین بۆ قوربانیەکان و حوتمەکانی ئەو بەڕێزانی کە ئێمەیان ڕاستپاردبوو. هەر کەسێک شێوەیە لە خلالی ئەم چەند ڕۆژەیە قوربانیەکانی بنێرێ با پەیوەندی بە دەستگای خێرخوازی بەخشینەوە بکە، ئەوانیش پارەکانمان بۆ حەواڵا کرد.